بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی دووەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول لە شاحوسێنی کوڕی تەڵاڵەوە. لە ساڵی 1966ەوە پەیوەندیەکی پتە و لە نێوان بارزانی و شاحوسێندا پەیدا بوو. نامە لە نێوانیاندا چەند جار ئاڵوگۆڕ کرا. دیدەنێکی ڕاستە و خۆش لە کاتێک و لە شوێنێک لە نێوانیاندا ڕوویدا. هەروەها ئیدریسی براشم چەندین جار سەری لە شەی ئوردندا. سەرەتای پەیوەندی نێوان هەردوو لە ئەوە بوو. شەمسەدین مفتی نوێنەری بارزانی لە تاران لەو ساڵی پێشتر دەستنیشانمان کرد نامەیەکی لە بارزانیەوە برد بۆ شا. لە ساڵی 1972دا شاحوسێن سکرتێری شەخسی خۆی مەریو تەلی بە نامەیەکەوە نارد بۆ لای بارزانی. سکرتێری ئارەزووی گەورەی خۆی بە بارزانی ڕاگەیاند بە مەبەستی خزمەت، شۆڕش و دابینکردنی پشگیری گەورە بۆی لەگەڵیدا بەیەک بگەن. هەروەها ئاماژەشی لە نامەیەکدا بۆ ئەوە کردبوو کەوا دەمۆدووی ئیداری ئەمریکاشی لەم بارەوە کردووە و لا لێکردنەوەیکی باشی لێوە سەرنج داوە. هەردوو پێشەوە یەکتریان دی. بەڵام نە بارزانی و نەشای ئوردن هیچیان لەباری ئەو بابەتانەوە دەرنەبڕی کە لە نێوانیاندا ڕابردووە. ئەوەندە هەیە ئێمە زانیمان کەوا شاحوسێن دەورێکی گرنگی لەوەدا گێڕابوو کە بڕوا بە نیکسۆنی سەرۆکی ئەمریکا بێنێ تا یارمەتی پێشکەشی شۆڕش بکات. چەندین شەهیدی کەرتی شارستانی. قوربانیدانی ڕۆڵەکانی شۆڕش و ئەو جۆرەها قارەمانیانەی لێیانەوە گێڕدراوەتەوە و نەبێت تەنیا لە مەیدانەکانی شەڕ و گۆڕەپانەکانی کوشتاردا بوو بێت کە لە بابەتەکانی ئەم کتێبەدا چەندین نمونەیمان هێنایەوە. مەیدانێکی خەباتی تریش هەبوو، پایە و پلەی لاهی مەیدانی شەڕ کەمتر نەبوو. بگرە جاروبار لە هەندێک بارودۆخی تایبەتیدا وا دێتە پێشتاو لەو زیاتر و پڕ بایەختر بێت. مەبەستم لا کەرتی شارستانی و سەربازانی ئەم کەرتە یا چاتر بڵێم لە خۆبردووەکانی ئەم کەرتە. ئەو خەباتکارە شارستانی حیزبیانەی لە چەقی ماڵی ڕژێم خۆیدا ڕوبەڕووی دەوەستانەوە. لە شار و شارۆکە و ئەو گوندانەدا کە دوژمن دەسەڵاتی حیزبی و سەربازی خۆی بە سەردا سەپاندبوون. ئەوانەی بۆ جێبەجێکردنی ئەو ئەرکە جاروبار پڕ لە مەترسیانەی خراببوونە سەرشانیان تێدەکۆشان. یان ئەو کارانەیان دەکرد کە دەبوو وەک کاری حیزبی ئەنجامیان بدەن و برێتی بوون لە نواندنی چالاکی و وریاکردنەوەی جەماوەر و دەشیانزانی چی چارە نووسێک چاوەڕوانیانە. ئەگەر بێ و پیان زاندرا جا یەکێک چوو خەبەری لێدان یا دوژمنی بێ بەزەیی گومانی خستە سەریان، ئەمانە دەستی شۆڕشیان نەدەگەیشتێ ڕزگاریان بکات. قەڵەمەکەم ناتوانێ شوێن پێی بیرەوەریەکانم هەڵگرێ کاتێ دەمەوێت بەشێک لەو چیرۆک و بەسەرهاتی ئەو پاڵەوانیەتی و قوربانیدانی ئەم کەرتە خەباتکارە کە لە مێشکمدا تۆمار کراون بنووسمەوە. بۆیە تەنیا سێ نمونەیان لێ دەهێنمەوە کە یەکەمیان شەهیدبوونی کچە خەباتکار لەیلا قاسم و هەڤاڵەکانیەتی. قوتابی زانکۆ و ئەندامێکی چالاکی لە خۆ بردوو بوو لە ناو ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا. کاتێ بارودۆخەکە لەگەڵ حکوومەت بەرەو لێکدا بڕان دەچوو تا سەر لە نوێ بکێشێتەوە بۆ شەڕ. ئێمە دەستماندایە پێکەوەنانی هەندێک شانەی نهێنی لە پایتەخت، بە تایبەتی لە ناوڕیزەکانی قوتابیاندا و بە تایبەتی لە زانکۆی بەغدا. ئەو شانەی لەیلای چووە ناو جگەل لە خۆی لەم قوتابیانەی زانکۆ حەسەن حەمەد ڕەشید و ئازاد میران و نەریمان مەستی و کرێکارێک پێکاتبوو بە ناوی جەواد. ئامانج لە پێکەوەنانی ئەم جۆرە شانانەدا جێبەجێکردنی هەندی ئەرکی تایبەتی بوو لە چەند نیشانێکی هەڵبژاردە و لە کاتی پێویستدا. ڕێکەوتن لەسەر دەستپێکردنی جێبەجێکردنی هەر ئەرکێک با بڵاوکردنەوەی نامەیەک بوو بە مۆرسێکی تایبەتی لە ڕادیۆی کوردستانەوە. پاشان دەرکەوت کەوا شانەکەی لەیلا هەر لە سەرەتاوە لە ژێر چاودێری دەستگاکانی ئاسایشدا بووە. بەر لەوەی ئەم شانەیە بکەوێتە جێبەجێکردنی ئەو ئەرکەی پێی سپێردرا بوو، بە گوێری ئەو مۆرسەی لە ئێزگەی شۆڕشەوە پێی ڕادەگەێنرا، هەموو ئەندامەکانی شانەکە گیران و خرانە ژێر ئەشکەنجەدانی دڕندانەوە بۆ ئەوەی بە زۆر ئەو زانیاریانەیان پێ بدرکێنن کە لەباری چالاکی خۆیانەوە دەیانزانین و ناوی خەڵکی تریش دەرخن کە لەگەڵیانن. پاشان بە ئۆتۆمەتیکی ساختە و هەڵبەسترا و
گوایە لە ماڵی یەکێکیاندا شتێکیان دۆزی بووەوە و وتوبیان بۆمبایەک براوە لە سینەمایەکدا بتەقێندرێتەوە و نەتەقیوەتەوە. دران بە دادگەی شۆڕش، بەڵام ئەوە خۆیان تا دوایی لەبەر ئەو ئازار و سزایەدا ڕاگرت و هیچ زانیاریەکیان نەدا بەدەستەوە و بڕیاری لە ناوبردنیاندرا. پاشان زانیمان کەوا پیاوانی ئاسایش یا هەندێک لە بەرپرسان ئامۆژگاری لەیلایان کردبوو کەوا نامێکی داوای بەزەیی پێکردن پێشکێشی سەرۆکۆمار ئەحمەد حەسەن بەکر بکات و پاشیمانی خۆی پیشان بدات بەڵکو سزاکەی سوک بکات. پێیان وتبوو تۆ کچیت و وەزعت لە وەزعی ئەو چوارەکەی ترجایە و گومانی تێدا نییە کەوا سزای مەرگت لەسەر هەڵدەگرێ. گێڕاویانەتەوە کەوا لەیلا بۆوە ڕازی نەبووە و وتوویە من لە یەک سەرۆک و یەک سەرکردە بەو لاوە ناناسم. شانازیش بە گەلەکەی خۆم و بە خەباتی ئەو حیزبەوە دەکەم کەوا بە چوونەپاڵی سەربەرز بووم. هەموو ئەوەی بە هیوام ئەوەیە خوا لێم ببورێ لەوەی کە لە جێبەجێکردنی ئەو ئەرکەدا سەر نەکەوتم کەوا پێم سپێردرا بوو. من ئامادەم بۆ مردن و داوای بەزەی و لێبردن لە هیچ جەلادێک ناکەم. شەوی 12 لەسەر سیانزی مانگی ئایاری 1974 هەر 5 کەسەکە وەک هەندێک لەوانەی بەدیار هەڵواسینیانەوە بوون شایەتیان داوە. بە قاچێکی نەلەرزی و بێ ئەوەی هیچ نیشانەیەکی شلبوون و سەر شۆڕکردن لە کەسیانەوە دیاری بدات چوونە سەر پلەکانی سێدارە. ئاشکرابوونی ئەم شانەی لەیلا و گرتنی ئەندامەکانی زۆر لەسەر دڵم گران بوو. بۆ خۆم هەڵانگوتنێک بوو نەمتوانی لێی بێمەوە سەر خۆم. ئەوە یەکەمین جار بوو دەستگای ئاسایشی حکوومەت بتوانێ شانەیەک بە هەموو ئەندامەکانیەوە بەو ئاسانیە بگرێت. کاتی خۆی هەوڵێکی بێهودەی زۆرمدا بۆ ئەوەی بگەمە ئەوەی بزانم ڕاستی ڕوودانی ئەو ڕووداوە چییە. مەسەلەکە هەر لەگەڵمدا بوو لە دڵم دەر نەدەچوو تا پاش نسکۆی 1975 توانیم بگەمە ئەوەی ڕاستیەکەم بۆ دەرکەوێت. کاتی خۆی ئەو شانانەی لە بەغدا کاریان دەکرد پەیوەندی ڕاستەوخۆ لە نێوانیاندا نەبوو. واتە پەیوەندیان بە یەک کەس یان بە تاکە لێژنەیەکی باڵاوە نەبوو لە ناوەند. پەیوەندیان دابەش بوو بەسەر چەند کەس و چەندین لێژنەدا. ئەو دوو کەسەی هاو ئاوازەکردنی ئەم کردەوە گەلانە و ڕێپیشاندانیانی لە ماڵبەندی سەرکردایەتیدا پێسپێردرا بوو محەممەد ڕەزا و عادل موراد بوون. پاشان ئەمی دواییان کشایەوە. مۆنزیر نەقشبەندی ئەندامی لقی پێنجی بەغدا و حەیدەر عەبد عەلی ئەندامی لێژنەی ناوخۆی خانەقین ئەڵقەی پەیوەندی شانەکەی لەیلا قاسم بوون. پاشان دەرکەوت ئەم دوانە واتە مۆنزیر و حەیدەر هەر لە 1970ەوە خۆیان فرۆشت بوو بە حکوومەت. دەستگای ئاسایش کردبوونی بە پیاوی خۆی و ئەرکی راپۆرت پێشکێشکردنی بەڕێک و پێکی لەباری شۆڕش و کاروباری پارتیەوە بە درێژایی ساڵانی تا دەستپێکردنەوەی شەڕ لە 1974دا پێسپاردەبوون و لە ڕێگەی ئەم دوانەوە ئەم شانەیە دۆزرا بووە. باسی شەهیدبوونی مەلا حەیدەر محەممەد حوسێنی بەرپرسی لێژنەی ناوخۆی کفری و هەواڵەکانیشی دەجێڕمەوە. لە دوایی ساڵی 1970دا بۆمبایەک لە ژێرهێڵی ئاسنی کفری قەرە تەپەدا دەنێژرێ. تاقینەوەی ئەو بۆمبایە دەبێت بە مایی وێرانکردنی ئەو شوێنەی هێڵەکە و وەرگەڕانی چەند فارگۆنێکی شەماندەفەرەکە. بەڵام نەکەسی تێدا کوژرا و نەکەسی تێدا بریدار بوو. نۆکەرانی ساواکی ئێرانی ئەم کردەوەیان کردبوو. مەبەستیش لە کردەوەکە تێکدانی پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان و حکوومەت بوو. ئاشکرایە دەسەڵات بەدەستانی ئێران بە گەیشتنە ڕێکەوتنی 11 ئاداری نێوان شۆڕشی کورد و حکوومەتی عێراق زۆر ناڕەحەت بوون. ئەم کاری بۆمبادانانە یەکێک بوو لەو هەوڵانەی بۆ ڕووخاندن و تێکدانی ئەم ڕێکەوتنە دەدران. هەوڵماندا بە هاوکاری لەگەڵ حکوومەت بگەینە ڕاستی ئەم ڕووداوە و لەم بوارەدا ڕەنجێکی مادووکەرماندا. بەڵام حکوومەت هەرگیز نەیدەویست لە بازنێ گومانمان بکاتە دەرەوە و ئەو ڕووداوی کرد بە بیان و بۆ پاکتاوکردن و ڕاماڵینی ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستان لەو ناوچانەدا. ئەو سەرکەوتنە مەزنەی زۆر لاگران و لەسەر دڵقورس بوو کە پارتی لە خڕکردنەوەی جەماوەری ئەو ناوچانەدا لە دەوری خۆی و شۆڕش و دەستی هێنابوو. ژمارەیەکی زۆر لە ئەندامان و لایەنگرانی پارتی لەو ناوچەیە دەستگیر کران و ژمارەیەکیان بۆ سزادان و دان پێدانان وەرگرتنی واکە ببێ بەمایی لە کاندنی بوختانی بۆ مادانانەکە بە پارتیەوە. لێ بران بۆ کۆشکی دوایی قەسڕ النیهایە. پارتیش بە هیچ جۆرێک دەستی لەو مەسلەیەدا نەبوو.
مەلا حەیدەری بەرپرسی لێژنەی ناوخۆی کفری یەکێک بوو لە چالاکترین کادیرەکانی پارتی و لە هەموویە پابەندتر بوو بە حیزبەوە. بانگیان کردبوو بچێت بۆ دایرەی قایمقام و زۆرجار ئەم جۆرە بانگکردنانەی بۆ دەنێردرا بۆ گفتوگۆکردن لەباری بارودۆخی ناوخۆ و کۆڵینەوە لەو گیر و گرفتانەی لە ئەنجامی پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان و حیزبی بەعس لەو ناوەدا پەیدا دەبوون. ڕۆژێک لە ڕۆژانی کانونی یەکەمی 1970 مەلا حەیدەر چوو بۆ دائیرەی قایمقامی کفری. لەوێ دیتی وا مەفرەزێکی پیاوانی ئاسایش چاوەڕوانی ئەون. دەست بە جێگرتیان و هەڵیان گرت و لەگەڵ خۆیان بردیان بۆ کۆشکی دوایی قەسڕ النیهایە. ژەمارەیەکی تریش لە ئەندامان و کادیرانی پارتیان لەگەڵی داگرت. شەوی 12 لەسەر 13 ئایار واتە لە هەمان ئەو شەوی کە لەیلا قاسم و هەڤاڵەکانیان لە سێدارەدا. ئەویش و 5 لە هاوڕێیانیشیان لە سێدارەدا کە ئەمانە بوون. عەبدوڵڵا عەباس بەرپرسی ڕێکخراوی پارتی لە جەلەولە، حەمید عەبدوڵڵا ئەندامی پارتی، حەسیب عەلی خەڵکی گوندی جەباری سەر بە کفری، سەلاح عەبدوڕەحمان بەگی جاف لە بەگزادەکانی جاف و سابیر هەمزاغا. سەرکردایەتی شۆڕش هەوڵێکی زۆریدا لە چنگی جەلادەکانیان دەربێنێ، بەڵام سەر نەکەوت. ئەوجا بەهۆی ناومێدبوونمان لە توانای ڕزگارکردنیان و لەبەرەوەی زۆرمان بەبەست بوو لە مردنیان ڕزگار بکەین. هاتین ژمارەیەک لە نۆکەرانی ئاسایش و ئەندامانی حیزبی بەعسمان دەستگیر کرد و هەڕەشەمان لە حکوومەت کرد کەوە ئەگەر دیلەکانمان بەڕەڵا نەکەن و نەیان گۆڕنەوە بەم ژیراوانە دەیان کوژین. بەڵام حکوومەت زۆر چاک دەیزانی ئێمە هەرگیز خۆمان ناخینە ئاستی ئەوان و لەوە بەرز و باڵاترین بۆ تۆڵەساندنەوە کەس بکوشین و بەم شێوە هەرچی و پەرچیانەیە مامەڵە لەگەڵ دیلدا بکەین. بەر لەوەی بەدیلگرەکانی مەلا حەیدەر و هەڤاڵەکانی تاوانەکەی خۆیان دەرحەق ئەوان بکەن، ئێمە ئەو دیلانەمان ئاگادار کردەوە کەوا لە پێناوی ڕزگارکردنیاندا چەندین کەسمان لە پیاوانی دوژمن گرتووە و هەڕەشەی کوشتنمان لێکردن و ئامادەین بە دیلەکانی خۆمانیان بگۆڕینەوە. شەهید مەلا حەیدەر لە وەڵامی ئەوەدا نامەیەکی بۆ ناردەبووم چەندیم لە بیرما بێ دەیجێڕمەوە. نووسی بووی ئێمە سوپاسی سەرکردایەتیمان دەکەین بەرامبەر بەو هەوڵ و تەقەلایەی بۆ ڕزگارکردنمان دەیدات کە دەوێ بمانگۆڕێتەوە بە کۆمەڵێک تاوانبار و جاسووس. بەڵام ئێمە کۆمەڵێک تێکۆشەری بێگوناهین، هیچ تاوانێکمان نەکردووە، بۆیە تکاتان لێ دەکەین هیچ جاسووسێک و هیچ خائینێک لە پێناوی ئازادکردنی ئێمەدا بەڕەڵا نەکەن. ئێمە لەو کاتەوە کە بە ئەندام لە پارتیدا وەرگیراوین و هاتووینەتە خەبات لە ڕیزی شۆڕشدا، ژیانی خۆمان لە ڕێگەی مەسلەی چارەنووسدا بەخشیوە و خۆمان کردووە بە قوربانی ئەم نەتەوەیە و بە هەموو شانازیەکیشەوە پێشوازی لە مەرگ دەکەین، چونکە لە پێناوی باوەڕی خۆماندا دەبرین. بۆیە بە ناوی خۆم بۆ هەڤاڵەکانمەوە تکاتان لێ دەکەم هیچ نیشانەیەکی لاوازی لە بەرچاوی دوژمندا دەرنەبڕن، ئێمە باکمان بە مەرگ نییە. دەمەوێت ئەم زنجیرە کورتە بە تراجیدیای شەهید عادلی یاروەلی دوایی بهێنم. عادل کادرێکی پارتی بوو، ژیانی بۆ کاروباری حیزبایەتی تەرخان کردبوو، کادرێکی چالاک بوو، ئەرکی هێنان و بردننی ڕاستپێریەکانی پارتی و شتی تری لە ناو شاری کەرکووک و لە کەرکووکەوە بۆ شوێنانی تر پێس پێدرا بوو. ئەوش ئەرکێکی پڕ مەترسی بوو، جار لە پاش جار ترسی قوربانیدان بە گیانی تێدا بوو. با دەست نیشانکردن و ناوهێنانی ئەو لەلایەن سێ کادری تری پارتیەوە کە حکوومەت کڕیبوونی و ناویان شێخ باهیر و مەلا حیکمەت زەندی و محەممەد گوڵ بوو. دەستگاکانی ئاسایش کەوتنە لە دوو گەڕان و ڕاوەدونانی ئەو تا دەستیان پێگەیشت و گرتیان، خستیانە ژێر جۆرەها ئازار و ئەشکەنجەوە. بەڵام ئەو خۆی گرت و هیچ زانیاریەکی لەباری سروشتی ئەو کارەی کە دەیکرد نەدرکاند و ناوی کەسی لەوانەی پەیوەندی پیانەوە هەبوو نەهێنا. لە ناوبردنی ئەو وەک شتێکی بڕیار لەسەر دراوی لێهات. ئەم لە ناوبردنەشی لە بەرچاوی ئەندامانی خێزانەکەی و خەڵکێکی زۆردا جێبەجێکرا. جەلادەکانی لە پێشاندا هەردوو چاویان هەڵکۆڵی. ئەوجا بەسەرە نێزە بەربوونە ژیانی و ئەویشتا گیانی دەرچوو هەرهوتافی بە ژیانی کوردستان و ژیانی بارزانی دەکێشە. عادل زانی بووی کێ ناوی بە ئاسایی ژوتووە و دو سپاردەی ئەوە بوو خائینەکان لەلایەن شۆڕشەوە بە سزای دادپەروەرانی خۆیان بگەیەندرێن. ئاواتەکەی هێندرایەدی و دادگەی شۆڕش بڕیاری مەرگی مەلا حیکمەت و شێخ باهیر و محەممەد گوڵی دا و ڕێخستنە ناوخۆیەکانی پارتیش بڕیارەکەی بەسەردا جێبەجێ کردن. لێرەدا شایانی ئەوەیە
ئاماژە بە نەبەزی کۆمەڵێکی تر لە کادیرانی حیزب بدەین کە لە بەرامبەر ئەشکەنجەدانی دڕندانەدا خۆیان ڕاگرت و هیچ نهێنیەکیان نەدەرکاند. ئەوانیش سابیر ئاغا عەدێ و جوتە برا، موحسین حەمەڕەش و ئیحسان حەمەڕەش بوون.